پایانی دڵان ئارامش و چێژی قورئان بەرنامەی پایانی دڵان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا. محمد رسول الله محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم تراهم ركعا سجدا يبتغون فضلا من الله ورضوانا سيماهم في وجوههم من أثر السجود ذلك مثلهم في التوراة ومثلهم في الإنجيل كزرع أخرج شطأه فآزره فاستغلظ فاستوى على سوقه يعجب الزراع ليغيظ بهم الكفار. وعد الله الذين آمنوا وعملوا الصالحات منهم مغفرة وأجرا عظيما. صدق الله العظيم. بناوی خدای بەخشندەی میهرەبان، بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، ئازیزانی بەرنامەی پەیامی دڵان، سەلام و ڕەحمات و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانین کە لە ئاڵقەشتری بەرنامەی پەیامی دڵان بە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە. دەخوازین کە بتوانین کەڵک و سوود بە ئێوە بگەینین لەسەر و هەمیان کە گەرەکمانە بتوانین ڕەزامەندی خدای گەورە بەدەست بێنین. لا خزمەتی پۆلێکی تر لە مامۆستانی ئازیز و خۆشەویست لە خزمەتەوەی ئازیز و خۆشەویستە بین. بۆ ئەڵقەی ئەمجارە خودایاروێ باس لە باسی تند و تیژیە. ئاخۆ تند و تیژی چییە؟ جۆرەکانی چین لە ڕوانگەی قورئانی پیرۆز و فەرمایشتە شیرینەکانی پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم، ڕۆڵی عەولەمە و جیهانگیری لە تند و تیژی و دەور و ڕۆڵی دامەزراوە و یاساکان لە تند و تیژیدا چین و لێکەوتە خراپەکانی چین. لە خزمەتی مامۆستا ئازیز و خۆشەویستانە گەنگەشەی بابەتە دەکەین. ئەوەی بەڕێز تا دواساتی بەرنامە لەگەڵمان من. مامۆستا ئازیز و خۆشەویستەکان بەناوی ستافی بەرنامە و بەرنامەی پەیامی دڵان بەخێرهاتنی زۆر گەرمتانەکەین بەخێر بێنێ ناخوا سەرسەر و سەرچاوان. لە دەستپێکا دەڕۆینە خزمەتی دکتۆر عیماد پێمان بڵێ پێناسەی تند و تیژی و هەروە جۆرەکانیشمان ئاشناکە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين اللهم آمين. سپاس بۆ جەنابتان و خۆشحاڵم لە خزمەت و مامۆستا بەڕێزانە بەتایبەتی جەنابی مامۆستا مەلا زرارێ کە یعنی ئوستازمانە و بەنسبەتە من حەقەکی دیکەشی هەیە بەوەی کەوا یعنی خەیری خەلەفە لە بۆ خەیری سەلەف هەم بێئەدەبی لە حزور جەنابیان داوای اعتزارەکەن ئەگەر بێت و قسا بکەین. خوای پەروەردگار لە هەموو لایەکی ڕازی بێ ئینشاءالله. ئوستاز
هەر چەمکێک کە دێتە ناو دنیای گفتوگۆ و جانبی معریفی و زانستی کۆمەڵێک لێکدانەوە و یعنی لە جیهانی چەمکسازیە زاراوە ناسان و چەمک ناسان کۆمەڵێک تعریفاتی لەبۆ دەکەن. لێش لە زانستە حجر یاخود سانسۆردانەن درایە لەسەر تعدود یاخود چەند تعریفی لە بۆ چەمکەچی. جا هەندێک چەمک لەبەرەوەی بوعدەکی قوڵیان هەیە لێکەوتەی جۆرا و جۆریانەبی لە مەسئلەی تعریفات. بەس عنف یەکێکە لەو چەمکانی کۆمەڵە تعریفاتەکی لۆکراینە بەس تقریبا هەم تعریفە شەرعیەکەی هەم تعریفە قانونیەکەشی لە کۆمەڵێک خاڵ و کۆمەڵێکی اتجاهیەک دیکە ئاگرنەوە. لەناو هەموو تعریفە من ئەو تعریفە ماڵی هەڵبژاردی کە قەنەعەتم وایە تەنها چەمک وشە سازیە ئەوانەی کە جیاوازیان دروست کردی ڕەنگبی لە مەیدان و پانتایی مەدلولات و مەفهومەکەشی هەندێک شت بگۆڕێ. بەڵام عەلە العموم دەڵێن طبعا عنف بریتیە لە بەکارهێنانی هێز یاخود هانابردن لە بۆ هێز لە بۆ زەرەرگەیاندن بە کەسێک ئەو کەسە بە نەفسێک خودی خۆت بی چ کەسانی دیکەبی لە بوارە جیایەکانی ژیان. جاو بوارە طبعا بوارەکانی ژیان مەجالاتی ژیان ئەجۆرا و جۆرن لە هەر بوارێک لەو بوارانە کەسێک بیەوێ هێز بەکاربینی لە بۆ زەرەرگەیاندن بە خەڵکانێکی دیکە دەچیتە ناوبازنەی تونند و تیژی. وەکو جۆریش طبعا ئەگەر تەماشای قورئانی بکەین قورئانی پیرۆز و فەرمایشتە پیرۆزەکانی پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم ئاشنامانەکەن بە مجمەلی یعنی بە پوختی لۆ دوو جۆری تونند و تیژی یعنی تونند و تیژی دەبیتە دوو جۆر هەر جۆرێکیش لەوانە چەند بەشەیان لە ئەبیتەوە. جۆری یەکەم بریتێ لە تونند و تیژی معنەوی جانبی دەرونی جانبی داخلی جانبی معنەوی ئەوەی کە پەیوەندی بە شتە نامەحسوس و نا دیارەکانی ئینسانەوە هەن. ئەگەر تەماشای ئەو بەشەی بکەین طبعا بەشی دووەمیشان جانبی مادیە. ئەگەر تەماشای بەشی یەکەم بکەین خوای پەروەردگار جەل جەلاله لە قورئانی پیرۆزە کۆمەڵێک دەقی هەن ئەو دەقانە داوامان لێ ئەکا بەوەی کە نەبینە سەبەبی بەکارهێنانی ئەو تاقانەی کە هەیتمان ئەو هێزە داخلیانەی کە هەیتمان لە بۆ زەرەرگەیاندن بە کەسانی بەرامبەر. خوا جل جلاله لسورة الحجرات مثلا أجر أو آيتي بنمون بينين وكافر يا أيها الذين آمنوا لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكون خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان من لم يتوب فأولئك هم الظالمون. طبعا شاكي آية بمفهوم كل كي بما أن الله زمان كيكي كلا أمريكاني طاقة لا إنساني ناكري بكار بهندري لەبۆ زەرەرگەیاندن و ئەزیەتدانی کەسی بەرامبەر لە جانبە معنەویەکە یعنی بابەتەکان لێرە ئازارەکان هەموو ئازاری معنەوی ئەگەر یەکتر شکاندنە ئەگەر لە نەفزدانە ئەگەر ناو ناتۆرە ئەوە گەمە پێکردنە ئەگەر بەکەم سەیرکردنە بابەتەکان هەموو دەستنە جیهەتی معنەویەوە. لە ناو جیهەتی معنەوی زانان ئەڵێن مەجالی معنەوی دەکرێت زیاتر حەسر بکرێت لە جانبی فکر و لە جانبی نەفسی. جانبی فکری زۆر جاری وهەیە کابرا مثلا هێزی علم بەکاردینی لە خاتری ئەوەی لە بەرامبەر کەسانی دیکە تونند و تیژی بەکاربینی هێز بەکاربینی لە بۆ فەرزکردنی ئیرادەی شخصی خۆی مثلا بنمونە فتوای تەکفیر یاخود مثلا بەکم دانانی زانستی خەڵکێکی دیکە حیساب نەکردن لە بۆ معریفی خەڵکێکی دیکە و لە جانبی بە هەمان شێوە جانبی عقلیش جانبی فکری و جانبی نفسی يعني جانبی نفسیش بە هەمان شێوە زۆر جاری وهەیە تو بینی کابرا کۆمەڵک شتی بەکاردینی لە بۆ لێدانی نفسیەتی کەسی بەرامبەر. جانبە مادیەکەش ئەگە تەماشا بکەی پێغەمبەری خوا صلی الله تعالی وسلم لە آخر خطبە کە فەرمی إن دماءكم وأموالكم وأعراضكم حرام عليكم من يومكم هذا پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم باسەکە کەماڵتان خوێنتان ناموستان ئەو جانبانەی کەوا مادین مثلا تەماشا ئەکەی لێرە خۆیان بەرجەستە ئەکەن هەموو ئەو ئاەتانەی نەهیش لە قورئانی پیرۆزە لە مەسئلەی خواردنی ماڵ لە مەسئلەی کوشتنی ئینسان لە مەسئلەی ئەمانە هەمویان دەستنە جانبی ئەوەی کەوا ئینسانی ئیماندار و موسڵمان بە هیچ شێوەیەکی لە شێوەکان نابی هێز بەکاربینی جا هێزەکە چ هێزێکی مادی بی چ هێزێکی معنەوی بی
لە بۆ فەرزکردنی ئێرادەی خۆی فەرزکردنی بۆچوونی خۆی وهروەها یاخود لە بۆ زەرەرگاندن بە خەڵکێکی دیکە جات چ لە بواری جەستەی مادی معنەوی بیت. دەستت خۆشی سەلامت بێ. بەڕێزما و سارزگار ڕوانگەی قورآنی پیرۆز لە بۆ توندوتیژی چی؟ بسم الله والصلاة والسلام على محمد رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا قرآن هیچ کاتێک لە بۆ ثقافە و لە بۆ لایەنی عنف تەسیس و دامەزراندن ناکە، بەڵکو بە پێچەوانەوە لە هەموو ئەو لایەنانە ئەدا کاتێک کە مانای عنف یان فەهم و تێگەیشتنی عنف لە بۆ خۆی دەینی کە کاتە توندوتیژی، بەڵکو ئەوەی کە لە ئیسلامەتی هەیە ڕەحمەت و بەزەییبوون و سلم و ئاشتی تێیدا ئەسڵە، لە بەرامبەر ئەوەوە هێرش ئەکاتە سەر عنف و لە هەموو لایەنەکانی ژیان کاتێک کە تەمەشای ئەەکەی لە ڕووی دەقەکانی قورئانەوە ئەومانە توندوتیژیە نایەلیت. لە بۆ نمونە لە عنف و لە توندوتیژی خێزانی کاتێک کە باس ئەکرێت تەوان لە قورئان زۆرترین بابەت کە باس ئەکرێت لە مەسەلەی وەضریبوهن کە لە مەسەلەی خلافی زەوجی کە لە یەک لە قۆناغەکانە کە باس ئەکرێ کە بەڵەوانەیە بە چەمک و تێگەیشتنی توندوتیژی باز بکرێ ئەگەرچی ئەو حاڵەتە لە حاڵەتی ئیباحە و حەلال بوونە، چونکی پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم ولا يضرب خياركم ئەوە یەک. دوو، خەریکە کێشەی زۆر گەورە هەیە، ئەویش لێک هەڵوەشانەوەی خێزانە بە چارەسەرێکی ئیباحی ئەو حاڵەتەدا ئەنێ جگەلەوە ئەگەر مقابلی تەمەشا بکەی خوای گەورە سبحانه وتعالى ئەفەرمێ وعاشروهن بالمعروف کە ئەوەیان واجبە، ئەوە تەسیس ئەکا قورئان، ئەوە لە دیوی ئوسرە و لە دیوی خێزانەوە. طبعا لە دیوی عنف لە دیوی قەومیەتەوە هەر قورئان بەتەواوی ئەی ڕوخێنی نایهێلیت کە ئەفەرمێ یا ئەیها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. قومیت حەقی خۆیتی بەڵام بگاتە حاڵەتی ئەوەی ببیتە مانای توندوتیژن بەرامبەرکردنی ئەو کات إن أكرمكم عند الله أتقاكم ئەو لایەنە ئەڕوخێنی و نایلێلیت. عنفی دینی کە زۆر جار باز دەکرێت لە توندوتیژی ئاینی، طبعا ینی خراپترین توهمە ئەوەیە کە بەرامبەر ئیسلامەتی ئەگوترێ بەڵام قورئان ئەو لایەنە ڕەت ئەکاتەوە ئەفەرمێ لا إكراه في الدين، بەو دیوە عنف ڕەت ئەکاتەوە، نەک حتا لەسەر یعنی هەندێک تەفسیر حتى لە کوفریش ئەفەرمێ فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر، کەواتە جێگای عنفی تێدا نابیتەوە کە قورئان بەرامبەری ڕائەوەستی. عنفی کۆمەڵایەتی کە بەشێکیان لە تعریفەکە دکتۆر باسی کرد، يعني ئەگە تەمەشا بکەی مەسئلەی احتقار و بەکەمزانی لا يسخر قوم من قوم، مەسئلەی ئیقساء و دوور هێخستنەوە ولا تبخسوا الناس أشياءهم، دیفاعکردن و بەرگریکردن لە کەسی ستەملێکرا و لە کەسی مستضعف، وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين من الرجال والنساء والولدان، أوانا أولانانا كقرآن لاي أداو ناي هيلي. حتى عنفي سلطة كقرآن هيرشة زور تندي أكات السر كناكري أو تندو تجيل لروي سلطة لروي هيزو دا صلاة وبي كبهرم وفرعون باز أكا كخواي يورا فرمي إنه كان عاليا من المسرفين كأوعفون تندو تجيه هبوا قرآن لاي أدا وأفرمي وتلك القرى أهلكناهم لما ظلموا. إسا ظلم هي استم هي عنفك هي لوي قرآن لبرانبر أو عنفوا راء وستي. حتى لعنف تندو تجي اقتصادي، يعني قرآن أولا نشرد أكاتو يستا لو الربا حرام أكا لبروي تندو تيجي شي اقتصادي در حق بكسك شي هجارو در حق بكسك كبيويستو ويعني درفتي وهي كبيويستي بمالي بران بركيتي، يعني حتى احتكار يعني كومرق ما ضاءني لبو حالتي جراني حتى أوشوان بي أفرمي مسألة الزكاة حقك كي لا يكون دولة بين الأغنياء منكم لو يخلقك دسي بس دا نقري حتى أقاتا عنفي سياسيش يستمشابك القرآن أفرمي وأمرهم شورى بينهم، يان مسألة قهر أفأنت تكره الناس حتى يكونوا مؤمنين، يعني قرآن بهموش وازكان لبرانبر أو حالتان الراء وستيت كما ناي عنف ما ناي تندو تيجي بونو التأسيسيناك بوي جیاوازی ئەکا لە نێوان عنف و توندوتیژیە کە ئینسان دروستی ئەکا لەگەر ئەو عنف و توندوتیژەی کە قورئان کاتێک کە هێرشی ئەکاتە سەرێ و ئەوێت لەناو مجتەمەع و لەناو کۆمەلگا لە هەموو کایەکانی ژیان نەیهێلی دووری بێشتەوە. خۆش بیەوە سەبرەس خۆی وەرە پاداشتا. بەڕێز دکتۆر محەممەد مامۆستا لە ڕوانگەی قورئانی پیرۆزە باسی کرد باس و خواسی توندوتیژی لە خزمەتی فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن باس کرد. بسم الله والصلاة والسلام على رسول الله
اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. دیارە ئەگەر بێت و لەلای من ئەگەر بێت لە پێناسەیەکی عنف بکەین یعنی زۆرێکە لە ظڵم زۆرێکە لە ستەم زاروی ئینسان دەکری هێز بەکاربیێنی لە بۆ هەندێک بواردا بەڵام ئەگەر بێت و زیادەڕەوی تێکرد لەو کاتەی لە زیادەڕەویەکەی دەبتێتە عنف بۆی خوا پروردگار کاتێک باسی قیتال دەکە لە قورئاندا پاشەوەی باسیەوە دەکە ئەگەر بێت و دیفاعشتان کرد لە ناوە دیفاعەکەی ظڵم مەکەن یعنی ئەو دیفاعکردنە نەبتە عنف بۆی عنف یعنی لە شوێ توندوتیژی یعنی بەکارهێنانی هێزە ئینجەوەکو مامۆستا باسی کرد هێز زۆرە هێزێک بێ ئەوە لەو کاتەی ئەو ئینسانە بەڕاستی ستەمی لێ دەکرێت زادەسینە لای فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئێمە باسی عنف دەکەین کە ئەگەر بێت و زۆر جارێ پێناسەی شت بە پێچەوانەکەی دەکرێت بەضد دەکەی ئەگەر بێت و تەماشا بکەین ئیسلام هانی ڕفق دەدا هانی نەرمونیانی دەدا هانی میهرەبانی دەدا هانی یەکتر قبولکردن دەدا هانی عفو دەدا کەواتە لەم حادیثانی کە تەماشا دەکەین پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی ڕفق و باسی عفو ئەو بابەتاندا کە کەواتە ئیسلامدا پێچەوانی چییە پێچەوانی عنفە حتا کاتێک دەبینین ئەو ئافرەتەی ئەو پیاوەی دێتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە یەهودیەکە دێ ئەسسام عەلەیکە درێتە پێغەمبەر صلی الله عليه وسلم مردن دەبوت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئینجا عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لێوە بووە دیارە جوابی دایتۆ بە جوابەکەی زۆرێک زیادەڕەوی تێدا بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنها گوتی بێ عەلەیکە تەواو کۆتایی پێ ئینجا دەنێ إن الله رفيق يحب الرفقة لو حديثي لو شويني هاتيا لو شويني لو مقامي بيغمر صلى الله عليه وسلم بكاري هاتيا لباشوي سيغوتيا إن الله يعطي على الرفق ما لا يعطي على العنف خواي بردقار كاتك إنسان كدمينين لنرمونياني ددا نادى العنف هذا بيني مقارنة بيغمر صلى الله عليه وسلم بين دوشب وبين رفق بين عنف كاتي دبينين ليرة زنيو يعني دلين مدن له بيغمر صلى الله عليه وسلم بەڵام لە هەمان کاتیشدا کە صاحب بووە بەخۆی عەفوی کرد یعنی تەنها مجرد وڵامێکی دایتەوە وڵامەکەی بۆ خۆت تەواو لەوەی زیاتر کە پێویست ناکە بەکاری بینین کە ئێستا کە دەبینین مسلمانە بە پێچەوانەوە دەین ئاەتێکی بەکاردێن لە مەقامی خۆی نییە فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم دەی ئەو ئاەتە لە مەقامی کۆمەڵگە ئێستا کە لە مەقامی بواری کۆمەڵایەتی بەکاردێنی یعنی دوو کەس دەبین شێژەیەکی بەسیتیان هەیە دەرێ کاکەم بیدەچم وەکوی زوڵمی لێ دەکەم لەو زوڵمی لێ دەکەی کاکە هذه خواهي قولنا عليه فمن اعتدى عليكم فاعتدوا عليه بمثل ما اعتدى عليكم دين زاروية آيات لشويني خوبا كارنا يعني دبته أوي كدبته عنفي بدرجتك أو مقامي شر قتال أبابته مقامي كوملاياتينيا ها مقامي كوملاياتي بيغمر صلى الله عليه وسلم كاتيك دبين نزولكيك بوشوي معاملين لقردك بيغمر صلى الله عليه وسلم لقري نرمونيان بوا هل هذا بين بيغمر صلى الله عليه وسلم كاتيك أو كسيدي داوي عطايا لبيغمر صلى الله عليه وسلم كبشيوي شي تون بشيويتي عنفواني كده زبكي بيغمر صلى الله عليه وسلم رادة شيء قربيتو بيغمر صلى الله عليه وسلم وش الصحابة كانوا الصحابة كانوا يستيتيان والله يبدينوا بشيويك ده كلا جر مقام إسلام ده نجونزي بلان بيغمر صلى الله عليه وسلم يقبل نكره تنها التفت إليه والله فمشاي كردو فضحك بيكني زاد خانيك شيء اللي يستعكل إيما أو صفتان هي يعني زور زاري براستي بابا تكاني ما بويت بابتي نظري يعني تماشادك بيغمبر صلى الله عليه وسلم بشيويك ككسيتي عنفواني نبوة بهيشي حتى أنس كذا اللي صار لقر بيغمبر صلى الله عليه وسلم بوما جياما روجك بمينغوتيا لا روجك بمينغوتي أريوت لو كرت أو لو نكرت يعني زور بيغمبر صلى الله عليه وسلم مهربان بها رو أفرتكاني بيغمبر صلى الله عليه وسلم بهمان شيوا حديث بيغمبر صلى الله عليه وسلم كباز دكا بەڕاستی مەسلەی توندوتیژی لە زۆر واریە بەڵام ئەوەکەی زۆر کاریگەری هەیە کە کاتێک خوای پەروەردگار دەسەڵاتێکی دەداتێ ها من ولي من أمر المؤمنين اللهم بيغمبر صلى الله عليه وسلم دعاء دەکە لەو کەسەی من ولي من أمر المؤمنين شيئا فشق عليهم فاشقق عليه هذا مش باشید ئەگەر بێت و زەحمەتی و توندی و بەعنفوانی بهونز يعني ولي شيئا ئەگەر بێت و لە کەسێک کە منداڵێک بەخێو دەکا کە بابێکە لە پاشەوەی کە کەسێک مزگەوتێکی بەدەستە کە کەسێک قوتابخانەیەکی بەدەستە کە کەسێک شارێکی بەدەستە محافظە کە کەسێک مدیر نەحیە کە کەسێک سەرۆک حزبە کە کەسێک سەرۆک دەوڵەتە ئەگەر بێت و بەعنفی و بە توندی لەگەر خەڵکەکەی جولاوە خوای پەروەردگار تون لەسەر دەکا هەروەها پاشەوەی دەی من وەلیە من أمر أمتي شيئا فرفق بهم فارفق به هەر کەسێک ئەگەر بێت و
لە مسلمانان شتێکی کەتە بەدەستی دەسەڵات باسی دەسەڵات دەکەواتە بالضبط هێزە دەبتە هۆی ئەوەی کە کەسێکی هێزدار دەتوانی عنف دروست بکە کەسێک ناتوانێت ڵۆڵ بکە ئەگەر بێت و توانێ نەبی خی پەروەردگار کەوامان لێ بکە بەو شێوانە بین کە لە قورئان باس کرایە هەروە لە فرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس دەستت خۆش بیاخوا دکتۆری بەڕێز پایدار بن. دکتۆر ئەحمەد سۆفی دوای دێنەوە خزمەت جەنابەت باس لە ڕنگدانەوەی عولەوە و جیهانگیری لە توندوتیژی بەڵام بە بڕۆینە لای مامۆستا مەلا تایفی شتێکمان بۆ بڵێ دواتر دێنەوە خزمەت جەنابەت. مامۆستا تایف پێمان خۆشە شتێکمان بۆ بڵێ بۆی چۆن دەڵێ ئاودانێکی ڕۆحیمان بکەیت. ئەی عەزیزم خۆشەویستم ڕەحمەتی عالەمە تۆی شادی هێنار شادی هێنار هۆی سەعادەت ڕەسوولی خاتەمە تۆی هەر لەو ڕۆژەی تشتی نورتاتە دنیای پڕستەم بانگەوازت کرد بۆ جیهان وەرن بدڕن بەرجی غام ژینی خۆشتان مافی بوونتان لای منە بێ زیاد و کەم ڕۆژی ڕووناک خۆشە یاران نەک ڕۆژانی تۆز و تام بە بەرنامەی پڕ لە دادت ڕۆشنت کرد سەرزەمین ناحەزدانی پێداهێنای ڕازگۆ دڵپاک و ئەمین بانگەوازت هەر بۆ خێر بوو بە وتەی جوان و شیرین بەڵێن بێ لەسەر ڕێی پاک تێمەش بژین و بمرین چونکە دینی پاک و بەرزت تاریکی ڕەواندەوە هێش و ژان و دەردەکانی لە بیر خەڵکی بیر بردەوە لە ڕۆژشەمایەت تا ڕۆژاوە ئاڵاکەت دەکەشێتەوە لە ڕۆژشەمایەت تا ڕۆژاوە ئاڵات دەشەچێتەوە گیانی سەرزەویت گۆڕی چۆن بیرمان دەچێتەوە ڕەسوول اللهم صل على رسول الله يا ربي دەست خۆش مامۆستا تایف خی گەورە پاداش بەخێر بداتەوە. بەڕست دکتۆر ئەحمەد سۆفی ئاسات زەوەر پێشەوەی مامۆستا جوابی پرسیارەکەی بداتەوە تو پرسیارەکەی لێ بکەی طبعا یەکشت لۆ خاترەوەی بینەران لە ئیطاری بەرنامەکەی هەمووی بە یەک ئیتیجاهیدا بڕوە باسی عنفە چەکرێ ئەو عنفەی کە لە دەرەوەی شەرع و قانونە وإلا هەم لە شەرع هەمیش لە قانون جاری وا هەیە شەرعیەت دەدرێتە عنف بەڵام بەپێی ئەو یاسانەی کە لە بۆی دیاری دەکرێت لێ کاتێک کامە تعریفی عنف دەکەین کە مامۆستا باسەکە لە قورئانی یان لەوانەیە سبێنێ کابرا پرسیار بکە باشە مامۆستا ئەدی لە سوورەتی ئەحزاب چیە دی لە سوورەتی ئەنفال چیە تەماشاکەی هەموو عنفێت ئەو عنفە
عنفێکی شەرعیە لەگەڵ عنفە قانونەکەی کە دواتر مامۆستا باسیەکە وەکو ملاحەزە. لەبەوە کاک زانامەندانە دەست خۆش بی دکتۆر جان ڕوونکردنەوەی جوان بوو. بەڕست دکتۆر ئەحمەد سۆفی پرسیارەکە لەبیر مایە؟ بەڵێ دێڵێمەوە قەینا کاریگەری و ڕنگدانەوەی عولەمە و جیهانگیری لە تند و تیژیەدا چی؟ تمام. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وآله وصحبه أجمعين. بخوش حالم لخدمته وما مستبر رزق خوش بستانا وكما مستا دكتور عماد فرمي بأدبي نبي لخدمته وما مستبر رزانا كقصانا كين. عبد الكريم بكار ضليش زي خوش قصي خوش يليدي خواي جورا أمس قوتش لصاحب قبول كودسي وش خوش بخوالي الله. گەورەترین کاریگەری هەبوو لەسەر بەشەری ئەگەر بە هزار حرب و هزار شەڕ و بە هزار ساڕۆخ و بە هزاران تۆپ و تەیارە ئەگەر کوفر یاخود غەرب خەڵکی بێدین بەرامبەر مسلمانان هەوڵی دا بە ئەوەی پێ نەدەکرا کە ئێستا کردوێتی بەو عولەمەی لەبەرچی لەبەرەوەی ئەمە ئەو شتانەی کە نهێنینە هەموو هاتنە سەر شاشەکان. سيد قطب رحمة خالي بفرمي وعافرتي داوي لا بيغمبر يوسف كري عليه السلام كلو فاحشة وأنا فرمي وغلقت الأبواب. طيب بس أواني استنك درجة كان بيونا دين سر شاشة تلفزيون كانوا وسر هموشت كان يعني أوي حياة نيهشت زور كم يكردو إلا لكن هندك أو مسلمان كزور بتقوانا أوش بزور حتى هندك عائلة متحفظوا حتى بنصيحتي ما مستانو إلا من رحم ربي أجنا يعني أوشتاني كزور شرمن كرديان اشتكي اعتيادي أوشتاني كزور عيبا إذا لم تستحي فاصنع ما شئت هات زيستا خلق شرم ناكل لقوتني هي تشتكي خلق شرم ناكل لكشف كردني هي تشتكي لو سوشيال ميديا لو يعني طبعا جورترين وبتأثير ترين وسيلة عولمة استعو موبايلية كاتك موبايل همشتكاني كشف كرت يعني جورترين خطر لسر إنسان ولسر مجتمعي مسلمان جورترين كاريجري أوي هوية إنسان يجوري يعني كسك كوري تو هسناك كمسلمان تماشي همش تشبكا كتي تو تماشي همش تشبكا أو خطر جورترين خطر وفجوة زور عنتكي فراغة عنتكي لبيني فقير ودولمان دا دروس كرتسو تأثير الرأسماليات لنا السوشيال ميديا زور ديارة يعني خلقانك زور متابعي دولمان بونو مال وأنا كذا بحلال بي بحرام بي وأنواعي معاملات وأنواعي شتهات قوري كأوانا ويكرت خلق جول أو حديثي بيغمبري بيت زي صلى الله عليه وسلم كفر من آخر زماني خلق باري كودا كاتوا وجيب وينادا لا يبالي أمن حرام أم من حلال جنادة حلال يعني حرام أوش كارثات شديدة أجرناني حرام بقرج خلش دات سو خواري من نبت جسمه بحرام فالنار أولى به زار شديكش مستحق جهنم دبين فناب خويورا ناخوشترينشتي أو سوشيال ميديا أو تأثيري أو سوشيال ميديا أو عولمي أويا شوينا كاني جورين بياوي هنا حاشا جێگەی ژنی هینا جێگەی پیاوی ئەو پیاوە بە ساڵات سوانەی کە خەڵک دەبی ڕێزیان لێ بگری بەرەکەتن لە ماڵێ دابنیشن تەسیریان لەسەر عەقیدە و بیر و باوەڕ و تەسەڕوفاتی ئەولادی گچکە دەبی هەمویان فڕەدانە دەرێ گوتیان بڕۆنە خانەی بە ساڵات سوان و هەتا ئەوانە لە شوێن نەمین چکە ئافرەت لە ماڵی نەما خزمەتی بکە ئەو بەرەکەتن لە ماڵی یعنی شوێنەکان گۆڕدران شوێنی مامۆستای چۆ شوێنکیان هینا جێی مامۆستای دانا یعنی مەجای ئەوەی نەباسی ئەو شوێن گۆڕینانە بکەم کە چەند خەتەرە ئێستا جێی مامۆستای کوێ جێی مامۆستای شوێنە کە خزمەتی دینی خوای گەورە بکە نایڵن ئەو مامۆستایی کە مستحەقە لەو شوێنە خزمەت بکە ناهێڵن کەسی شایەن لەسەر کورسیەکی بی کە ئەو شوێنە شوێنی ویە کەسێکی دیکە لە شوێن دادنێن ئەو شتانە مەثەڵ ئێستا دیموقراتێک لە مەساوی دیموقراتێت ئەوەیە کەسێک پارەی هەبی دەتوانی خۆی هەڵبژێری دەتوانی بیستە شوێنێکی زۆر باش بە پارە وەکو گەورەترین نمونە لەوانە سەرۆکی ئەمریکای سەقەتی ئەوەی نەبچی سەرۆکاتی ئەمریکای بکە ئەگەر لەبەر پارە و دەوڵەمەندی نەبی بۆیە ئەگەر کەسێک عەبقەریبی عەفو پسپۆڕیش بی لە بوارێک ئەگەر دەنجی باشی نەبی یاخود پارەی چاچی نەبی ناتوانانی لە شوێنێک دابنیشی ئیستیفادەی هەبی لە بۆ خەڵکەی خەڵکانێکی کە نالایق دێنە ئەو شوێنێ ئەوە هەمووی بە تەسیری ئەو عەولەمێ و کاریگەری ئەو عەولەمەیە کە شتانەی هەموو گۆڕی بڵێ زۆر زار بەکار دێ بۆ نمونە ئامێرە زیرەکەکان بۆ تونتیژی بەرامبەر یەکتر بوون پارەی لە مقابلی ئەوەڵە شتانێک دەکەن کە چۆن دەڵێت تونند و تیژ بەرامبەر بکرێ بۆی زەربەیەکی لێبدا و لە هەمان کاشە بتوانێت ئیسفادەی مادیش لێ بکەم مایتم مامۆستا ئێستا تەماشای ئەو ئاتاری و شتانە ئەو ئاتاریانێک کە منداڵی فێرە تونند و تیژی و کوشتن و گرتن و ئەوانە دەکەن و یاخود سوۆسیال میدیا زۆر بە ئاسانی بە ئەتیادی فەکەئەنەما هیچ شتێک نەبووە دەڵێ گەنجێک هەستاوە لە مەکتەبێکی 100 کەسی کوشت زۆر شتەکانی لە ئاسای دەبێت ئێستا تەماشای قورئان لە خوای گەورە لە قورئان لە سوورەتی النور لە ئاەتی 19 فەرمێ إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا
لهم عذاب أليم في الدنيا والآخرة والله يعلم وأنتم لا تعلمون. شيخ الشعراوي ده فرمي عزهيبة يعني بمجرد بس لبروي بس بيخوش إشاعي فاحشة بي كسك بس بيخوش بي شتي ناشيرين بلاو ببيتوا بس بهندي خواهي جورا فرمي عذابة شي بجانو بإيشي لبو هي لدنيا ولا قيامة فرمو لدنيا أو هاس بيدا كين جيان بختوري تكدسي ناخوشي رو لخلشي دكا أزيتو أعزار توشي خلشي دبي عنفي أسري درست بي عنفي سياسي درست بي عنفي اقتصادي درست بي أو همو معاملة كيوني تنظم تيتي هاتن لقاو سوشيال ميديا هاتن تن يعني خلشي تسمالو يران كرد خلق شي أو كسي لقتكي وكسابتي كرد وهتا قيشت أورو هموي بباروش يعني أو عنفانا همونو عنفا شي درست كرد أو كجورتين كاريجري وجورتين كارسات دەستت خۆش بیاخۆ. بەڕێز کاک زانا ڕۆستایی پێمان بڵێ ڕۆڵ و یاسای لەگەڵ ڕۆڵ یاسا و دامەزراوەکان لە توندوتیژات چین؟ بەناوی خۆی گەورە میهرەبان خۆسکە بابەتی بەرنامەکەەوەندە فراوان نەبایە یعنی لە بوارەشی دیاریکرا و قسەمان کردواوەکو توندوتیژی خێزانیە توندوتیژی دەسەڵات بەرامبەر ئەوەیان توندوتیژی ئەنواعی هەیە بە خۆتان دەزانن بۆی باشتر تیژی خراپە سەرێ بە شێوەیەکی گشتی توندوتیژی ئەسڵ نییە ئیسیتنایە ینی لە ئیسیتنایش لە ئەو پەڕی زەرورەت نەبی ڕێگای پێ نادرێت توندوتیژی شوێنی مەیدانی جەنگ بۆ نمونە حتا توندوتیژی مەیدانی زەنجیش سنووری بۆ دیاری کراوە توندوتیژی حکوومەت و دەوڵەت لە جێبەجێکردنی یاساکان ئەویش دەبێت سنووری بۆ دابدرێ توندوتیژی واقع ڕوودەدا و هیچ دەقێکی یاسایی یان دەستوری پشتیوانی توندوتیژی ناکات بە شێوەیەکی ناڕەوا بەکاربێدرێ بەڵام کە دێ یاساکان جێبەجێ دەکەی بە عملی توندوتیژیە کە تۆمەتبارێک دەگری کە زیندانی دەکەی کە ئیعدامی دەکەی ئەمە هەمان توندوتیژی بەکاردێت حکوومەت دەوڵەت ئەگەر توندوتیژی بەکار نەهینێ ناتوانێت زەبتی وڵات بکات و بەڵام ئەمانە هەمووی ڕێکخراوە سنووری بۆ دادراوە واتە ڕەوایەتی بە عنف بە توندوتیژی نەدراوە هەر لە مێژووی مرۆڤایەتی لەبەرەوەی لە مرۆڤایەتی بە کارەساتی زۆر گەورەی مرۆیی تێپەڕیوە لە ئەنجامدا ئیسلام پێش هەموو ئاینەکانی تر دەست پێشخەر بووە لەوەی کە ژیانی مرۆڤەکانی بە شێوەیەکی وا ڕێکخستووە کەمترین ڕێگادراوە بە توندوتیژی و هەمووی چارەسەر کردووە لە سەدەکانی تاخیر مرۆڤایەتی گەیشتە ئەوەی کە ڕێکخراوی نێودەوڵەتی دروست بکەن و پەیماننامەی نێودەوڵەتی بنووسن و زارنامەی گەردووی مافی مرۆڤ بنووسن و هەر بۆ ئەوەی کە سنوورێک بۆ توندوتیژی مرۆڤەکان بەرامبەر یەکتر بەکاربهێنن کاتێ دیترا دەوڵەتەکان مرۆڤەکان ئیمپراتۆریەتەکان لە شەڕ و جەنگ و وێرانکاریەکان چ زۆرە توندوتیژێک بەرامبەر یەکتر ئەنجامەدەن ئەو چەکە وێرانکەرانە چ زۆرە توندوتیژێک بەرامبەر ژن و منداڵ و مەدەنی و خەڵکیتر بەکاردێنن مرۆڤاتی گەیشتە ئەوەی کە هەندێکی ئەل لەو یاسانە دابنێ کە بەداخەوە ئەوانەش دەبینین هیچ قیمەتێک و بەهایەکی ئەوتۆی نەمایە و ڕێز لێ ناژیرێ سەبارەت بە دەستوری عێراقی کە دێن باسی یاساکان دەکەین دەستورداش یاساکانە دەبی لەوێ دەست پێ بکەین دەستوری عێراقی زۆر بە ئاشکرا لە چەندین مادەی خۆی ڕێگری کردووە لە ئەنجامدانی توندوتیژی بۆ نمونە لە مادەی 29 ڕێگری کردووە لە توندوتیژی خێزانی داکۆچی دەکات لەسەر پارێزگاریکردن لە خێزان وەکو بناغێکی ئەو کۆمەڵگەیە داکۆچ دەکات لە مافی منداڵ و ژن و پیر و پەککەوتا و سزای و دەڵێ بە هیچ شێوێک ڕێگا نادرێت بە ئەنجامدانی توندوتیژی دوایە یاساکان کە دەردەچن لە دەوڵەت دێن ئەم مەبدا دەستوریانە خوور دەکەنەوە دەیکەنە کۆمەڵێک ڕێو شوێن توندوتیژی قەدەغە دەکەن و سزاشی بۆ دادەنێن بۆ نمونە لە عێراق ئەمە قانونی عقوباتی عێراقیمان هەیە ژمارە 111 ساری 1969 دەرچووە قانونێکی گشتیە باسی هەموو ئەو مخالەفات و کەتن و تاوانانە دەکات کە ڕەنگە لە کۆمەلگا دروست ببن و بۆ هەمووشی سزای داناوە یەک لەوانە چەند زۆرە توندوتیژی هەیە لەناو کۆمەلگا دەکرێتن هەوڵی داوە ئەو توندوتیژیانە بە تاوان بزانێت بە مخالەفە بزانێت بە جونحە بزانێت و سزاشی بۆ دیاری بکات هەندێکیان پەیوەندیان بە توندوتیژی ناوخێزان هەیە بۆ بابی سێم لە قانونی عقوباتی عێراقی تایبەت کراوە بۆ پارێزگاریکردن لە نظامی عائیلە هەر لە قەزەی زینای زەوجی زینای مەحارم اغتیصاب هەتکی عەرض لێدان بریندارکردن بەجێهێشتنی ماڵ
مناڵ ئیهمالکردنی منداڵ ئەوانە هەمووی لە قانون عقوباتی عراقی هە لە ساڵی 16ەوە ئەو عنفانێک کە بەرامبەر ئەو فەردە زەعیفانە دەکرێت و مناڵ و پەککەوتە و ژن و ئەوانە هەوڵی داوە قەدەغی بکە و زۆرێک لە سزای وەدا بنێ. دوایش هاتوونە یاسادانەرەکان هاتوونە چەند قانونێکی تایبەتیشیاندا ناوە بۆ ڕێگریکردن لە توندوتیژی. بۆ نمونە لە هەرێمی کوردستان یاسای بەرەنگار بوونەوەی توندوتیژی خێزانی ژمارە 8 سای 2011 دانرا. لە عێراق یاسای بەرەنگاریکردن بە بازرگانیکردن بە مرۆڤ هەیە بۆ نمونە. ئەو یاسانە هەمویان هەنا، بەڵام لە کۆتاییدا ئەمانە دەقی یاسان چۆن جێبەجێ دەکرێن کە دێ ئێستا مەیدانی واقع مؤسسەکان زناوت پرسیارت لەوە کرد دامەزراوەکان ڕۆڵیان چییە لەوەی کە ئەو توندوتیژیە کەم بکەنەوە. ئێمە دامەزراوی یەکەممان پەرلەمانە کە لەوێ دەبێ ئەو یاسانە دەربکرێن کە ڕێگری بکات لە توندوتیژی و سزایان بۆ دابنێ. پەرلەمانیش لە باردۆخێکی باشدانیە لە هەرێمی کوردستان و نەیتوانیوە ئەو ڕۆڵ باشە ببینێتن. دامەزراوی دووەم دامەزراوی دادوەریە، دەسەڵاتی دادوەری کە لە کۆتاییدا یاساکان دێنن لە دەستی دەسەڵاتی دادوەری و ئەو جێبەجێ دەکات. ئەدە چۆنیەتی جێبەجێکردنی یاساکان و ڕوحی یاساکە جێبەجێ دەکات یانە حرفی یاساکە جێبەجێەکە. ئەم یاسا دەبێت هۆی چارەسەرکردنی توندوتیژی یا توندوتیژی زیاتر دەکات، دەگەڕێتەوە سەر دەسەڵاتێکی دادوەری پیشەیی، دەسەڵاتێکی دادوەری حەچیم لێزان. ئەوەش گرفتی هەیە لە هەرێمی کوردستان، ئەویش هە لە مستەوای پێویست نییە. دامەزراوەی دووەم کە ڕوبەڕووی توندوتیژ دەبێتەوە لە هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ پۆلیسە کە لە کۆتاییدا پۆلیسە فریای ئەوانە دەکەوێت کە توندوتیژیان بەرامبەر دەکەوێت، یان ئەو کەسانی دەکەونە دەستی پۆلیس و هێزەکانی ئاسایش ئەوانی ڕوبەڕووی توندوتیژی نابن و لە کاتی گرتن و لێکۆڵینەوە ئەوانە خۆ یاسا ئەوانی هەموو قەدەغا کردیە، بەڵام لە مەیدانی عەمەلی هەر هەیە. دەسەڵاتی با بڵێ پۆلیس بە تایبەتی کە لە ناو وەزارەتی ناوخۆ ڕاست پێدراوە بە بەهاناوە سوونی ئەوانەی توندوتیژیان بەرامبەر دەکرێت، ئەوانیش ئایا ڕاهێنانیان پێکراوە، ئایا لە ئاستێکی دیاریکراون، ئایا بەڕێوەبەری بریکەی پۆلیسەکان کە کێشەیەکی توندوتیژی خێزانین دێتە لایەن هەوڵەدەن لە لای خۆیان چارەسەریکەن و گەورە نەبێ و نەگاتە دادگا و ساڵێک و 2 ساڵی پێنەچێ و خێزانێک نەترازێ. لەوێش ئیشی زۆری تێدا هێشتا دەبی کار بکرێت بۆ ئەوەی پۆلیسەکانمان ئەفسەرەکانی پۆلیس ڕاهێنانی باشیان پێ بکرێت، هەوڵدەن بەشێک بن لە چارەسەر نەوەکو دۆخەکە ئالۆستر بکرێت. دامەزراوەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە ئەویش بەرپرسە لە دابینکردنی شوێنی حەوانەوی ئەوانی کە توندوتیژیان بەرامبەر دەکرێت. ئایا خانەی بە ساڵاتچوانە چکە بە ساڵاتچوانی زاری وایە فرێدرێتە کۆڵان توندیژی بەرامبەر دەکرێت، ئایا شوێنی هەتیم و بێسەرپەرشتانەکە مناڵ و ئەوانە بەخۆ دەگرێت یان ئەو ئافرەتانی کە توژیان بەرامبەر دەکرێت داڵدەکانە. ئەوێش دەبێت بە شێوێکی زۆر ڕێک و پێک ڕێک بخرێت کە بێتە بەشێک لە چارەسەر نەگو بێتە بەشێک لە ئەوە. کەواتە دامەزراوەکان دەتوانن دەور ببینن لە کەمکردنەوەی توندوتیژی، بەڵام هێشتا ئیشی زۆری پێویستە بۆی بگاتە ئەو ئاستەی ئەوانیش ببنە بەشێک لە کەمکردنەوەی توندوتیژی لە کۆمەلگادا. پارێزەرزانە ڕۆستای خۆی گەورە پاداشتاتەوە. زۆر سپاس. مامۆستا زراری بڕێز خیتامی وسماندا جەنابەت لە خزمەتی مان بورە. پێمان بڵێ کاریگەری توندوتیژی لە کۆمەلگادا چین ئەوەی کە لە شەرع باس کراوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين حق حمدي والصلاة والسلام على خير خلق محمد وآله وصحبه أجمعين. طبعا توندوتیژی لە ئیسلام دەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی لە ناو ئیسلام و دینە پیرۆزەکەمان و پێغەمبەرمان سەڵسەم لەسەر هەموویەوە توندوتیژی تێدا نەبووە. ئەگە پێغەمبەر توندوتیژ وایە پەیامەکەی پێران نەئەگەیەندرا و کەس بە دەوری نەدەماوە لەو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. ئەگە بەهات بە و توندوتیژ بە کەس بە دەورت نەدەماوە بە خۆشی دەفەرمی خوای گەورە منی بە مای بەدبەخت و معنیتن ولا متعنتن بە توندوتیژ ڕوانە نەکردیەوە، لكن بعثني معلما ميسرا مامۆستایەکی ئاسانکار. ئەگەر دینی ئیسلام ئەگەر توندوتیژی تێدا بایە کەس پەیامەکانی ئیسلامی پێ جێبەجێ نەدەکراوە. ما جعل عليكم في الدين من حرج. خوای گەورە کارێکی وای لەسەر ئێمەدانە نایەکە مای ئەزیێت و ئازار بی هەموو شتێک مادیبوونێکی تێدا، بەڵام مادیبوونێک لە توانادا نەبی یریدو الله بکم اليسر ولا يريد بكم العسر. یا پێغەمبەر فەرمێ الدین یسر ئاسانە. و توندوتیژی بە هەر شێوازێکی بی لەگەر هەر بوارێک بیتن بەڕاستی ناشرینی دەکا. وەک پێغەمبەر فەرمی نەرمونیانی لەگە هەر شتێکدا بیزانە و ئەی ڕازێنێتەوە لا ينزع من شيء إلا شانه و لە هەر شتێک نەرمونیانی بیستە دەرێ کە دژی توندوتیژیە ناشرینی دەکاتن تێکی دەدا. بۆیە دەفەرمی ئیاکم والعنف، ئاگادار بن توندوتیژی بەکارمێنن.
و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگە دەورا و پشتی بە تایبەتی لە ناو ماڵەوە لەگە خێزانەکانی کە سوکاری زاوە و خەزر و منداڵەکانی ئەو فەڕی نەرمونیان بووە تند و تیژی لە حياتی لە ژیانی من تەقەمە لنفسی تۆڵی بۆ خۆی نەکریتەوە بۆیە دەفەرمون ما ضرب رسول الله صلی الله علیه و سلم امرأة قط یا شيئا قط نەکەر ئافرەت نەکەر خزمەتکار لە ئاژەڵە چی نەدایە قەت لی نەدایە دەبینی لە خزمەتکارەکەی دەدا وەرە عەبدوڵڵای کوڕی مەسعودی دەرجەم لە دەنگە چی بوو لە خزمەتکارەکەی دەدا خوا لە تۆ بەدەسەڵات دارتووە لەسرە تو لە تو لەسەر ئەو خزمەتکارە ئەی پێغەمبەری خوای ئازادم کرد والله ئەگەر ئازادت نەدەکرد با لە لەحفەحەت کە ناڕ و بڵێ سێ ئاگری دەی سوستاندی جانە ناو ماڵی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم ماشاءالله لێوی لەگە خێزانەکانی ڕۆیشتن چی ڕۆیشتنی وڵاغی یا ئەنجەشە سەوقەکە دەرێ لەسەر خۆت وڵاغەکان باژە و شتەکەی باژۆ ڕفقەن بالقەواریدی ئەس بازیەتی نەبینی لەگەر حرەکەی ئەوەی دەجوولێ ئەوەندە حیسابی لۆ کردێ لۆیە داواش لێ دەکات لە پیاوەکان لە ناوماڵێ دەرێژنەکانتان مەدەن دانی بیانیەکەی و ئێوارێ سەرجێیان بکەن ئەو لێدانی مامۆستای بەڕێزیش ئاماژەی پێکرد پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم ڕۆنی کردیتەوە کە پێوەرەی یانە ڕیزبەندیەکی چارەسەری خێزانیە دەڵێ غەیرە مبەرریحین نابی تند و تیژی تێدابی ینی زیدە ڕۆی تێدابی زیدە ڕۆی نابی شوێنەواری دیاربی نابی برینداری بکاتن نابی لە شوێنی خەتەری بداتن و پرسیارشی ابن عباس دەکەن مبەرریح چییە دەڵێ بە سیواکی لێ بدە یانە عمامەکەی مێزەرەکەی لو لێداتن دووسێ ئەوەی لێ بدە ئەوە لێدان نییە بەس خەڵک نازانی معنای لێدان ناو قورئانی پیرۆستیە و تند و تیژێکی تر کە پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم پێرازی نەبووە لە گەداک و بابی بە قسەش قسە چێ قسە قسەی ڕاق ئەوە قورئانی پیرۆزە فەلا تەقل لەهما ئوفین نابی ئەتو تێی بخوریت و قسەی ڕقی لەگە بکەی بەڵکو بە ڕفتارێکی جوان و ئەوی مامەڵەی لەگە بکەی ومن شەدە ئیلەیهی تەرفە نیچانت گرژوی ئەوە دەرێوە عەقەوالەی بە نیوچان گرژی بە چاوەکی زۆر تەماشای بکەی و تند و تیژی بەرامبەر ئاژەڵ و ئەوانەش پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم پێی خۆش نەبن نەک مرۆڤەکان دیارە وڵاخەکی دەبینی داغیان کردیە لعنەتی خوای لەو کەسەی ها لعنەت دووربی لە ڕەحمەتی خوای یا ژنێک خوای گەورە و ئینسانی دروست کە سبەی باگری جانەمی پشتێنی لەسەر پشیلەکی عذبت امرأة في هرة رازی نەبووە ئیسلام بەوەی و ئەوەی مامەساج باس کرد لە هەموو تند و تیژیان کە ئیسلام دەگەریدانێت دەسەڵاتداری تند و تیژبی لۆی دەفەرمی دوو سنف ئەنە لە ئومەتم نەمدیتینێ یەکیان لەوانە قەمچیان پێبی خەڵکی ئەزیەت بدەن ئاشایشی پۆلیسەوە ئاسایشی ئەوانە کەوانەی بەبێ ئەوەی تۆمەتبار ڕۆم ببیتەوە مامەسایی شیویەی قانونیە لا فقه إسلامي شيء المتهم بريء حتى تثبت إدانته متهم بريء تا إثبات نبي دينا نومال بشافي ليدا دا لويندر ببي ويبكم دا خواتسيا دينا بر بوكسو أوانا أو براسي بيغمبر أفرمي دو سنفانا وزن باسيان دكا كنملتين يعني أو دعاي بيغمبري صلى الله عليه وسلم خواهي هرد الصلاة دارك يعني أو كشتشي لجير دستي بي لقل يام باش بي نرم بي خواهي نرم بلقريان لقريان تون بي خواهي تون بلقريان أما جن خواهي أو دا صلاة دار مسلمانان كتون دين لقى مسلمانان بقرشتي وتأيبتي لقى ولات خواهي هدايتي عم دا قومي هدايتي يعني نكر خواهي دار برد ولات ملتي يعني دز بحسينك وتأيا كاش برزان بيغمبري خواهي صلى الله عليه وسلم تماشاكا والله دەرکەی پێوەدا نەک پێدا دابیەتا خەوتووە خاتوونەکەەوە خەبەرنێ والله سەلامەکی کردیە لەوەی ئەوەی نووسووە بە خەبەرنێ تا ئەوەی باشاریشە گوێی لێبی پێغەمبەری خوای سەم لەگە ئەو دوژمنانەی کە ورجی حیوانە لەسەر سەری ڕۆ کرد قۆڵی منداڵیان دەرینە سەحابەیان کوش ئەو زار دێتەوە یەتوانی منداڵی سەرلان چێشیان بکوژی ستند و دیژەدی 12000 چەکداری لەگەدا بوو لە فەتحی مەکەی اذهبوا فانتم الطلقاء برون وازاد بن جاء لقسي بيغمبر اخوي لا جول حركي دسين ناو دس كابراي دري نبي راجش نا دس يدرنا نتا بخوي دسين دا روي لي ورجي رابي حتى نيران زين يتا بخوي روي ورجي رابي وقت بلين اما دتواني بلين كاكا بيودا بيدامدا بلي مريها فرمو نكلو تفردي وكوتا يكشي برزانم اما اجا حاشا لله رب العالمين پروردگار من اگر عنف و تند و تیژی لەسەر هەر گوناهاکی لەگە خەڵکی بەکاربینی مسلمانان و بەتایبەتی لەگە کافرەکان ێستا 9 ملیارە چەندە هەفتی منحیدە عەدلە دنیا قیامەتی ناداتی هەباء مەنثوورە قیامەتیش لێ بستینی عنفی لەگە ناکە هەمووی شتەکانی لە جێبەجێ دەکا ئەدی لۆ مسلمانی گوناحکار ئەرێ ئەگە هەر کەسە گوناحاکی کرد بما کەسەب و بیگری ما ترك على ظهرها من دابة کەس نامینێ لەسەر زەوی
دەرگایەوەی کردیتەوە بارك الله دەست خی گەورە توندتیژیمان پارێزی لە دون تویژەکانیشمان پارێزی خی گەورە پەنامامدا و هیدایەتی ویلایەتی بدات خێر بنووسیمەوە سەد ساوت خۆش بیا ڕەبێ کۆتایی بەرنامەکەمانە کەمتر لە خوڵەشێک لە لای بەڕز دوکر ئیمادەوە دەست پێ دەکەم کەمتر لە خوڵەشێک ئەگەر هەم لە تاواکەری قسەکانی خۆتە یان لە کۆتایی باسی توندتیژە بدوێ خی پەروەردگار هەموو لای چمە فەق بکە ئینشاڵڵا ئەوەی کە گرینگە ئەگەر دەمانەوێت کۆمەڵگەیەک دروست بکرێ عائیلەیەک خانەوادەیەک دروست بکەین دووربی لە توندوتیژی ئەبێت لە مەفهومی ئیسلام تێبگەین چونکە تاکە دینێکە کە تەوازونی لە مابینی پێداویستەکانی جەستە و پێداویستەکانی ڕوح ڕاگرتیە ئەوانەی کە ئێستا تەماشای کۆمەلگاکانی پێشکەوتوو بکە مفەکرێکی نەمساویە دەڵێ سشتەنە لە دنیاە تەنها ئیسلام ئەتوانێت چارەسەریان بکە یەک لەوانە عنسوریەت ڕەگەزپەرستی دووەمینیان مەسئلەی تریاک سێمینیان مەسئلەی خێزان یعنی تێک نەچوونی خێزان و گەڕانەوەی شکۆلە بۆ خێزان بۆیە گەڕانەوە بۆ ئیسلام گەڕانەوەیە بۆ کۆمەلگایەک دوور لە توندوتیژی جوان بارك الله بەڕز دکتۆر محەممەد وەکەی تەمەشا دەکەین سەرچاوەی عنفسیە ڕاستی یەک لەو شتانە بریتە تووڕەبوون کە دەبتە هۆی دروستبوونی عنف و هەروە توندوتیژی و هەروە دەبتە ستەم لە بەرامبەر بکەین ئینسانیش لۆ تووڕە دەبێت زارو ئینسان پێویستە لەسەر حەق تووڕە بێ بەڵام زۆربەی زۆری ئینسانی ئێستاکە لەبەر مەسلحەتی خۆی تووڕە دەبێت کەواتە ئەو ئینسانی ئێستا کە دەبین بوویتە مادەگەری زۆر کاریگەری لەسەر هەیە ئەو مادەگەریە وەی لێکردیە بکتە هۆی ئەوەی کە ستەم یان توندوتیژی بەرامبەر کەسەکانی بەکارێن بۆ ئێمە دەبی هەوڵ دەین خەڵک بگەڕێنەوە ئێتیمان بە جانبی معنەویەت بدەیت جانبی ڕوح بدەیت جانبی نەفس بدات جانبی ئینسانیت بدە ئەگەر بێت تویشمان لەسەرەوەی کرد زۆر باشە بەڵام ئەگەر بێت و هەر بەردەوامی لەسەروێ خەڵک پەروەردە بکەین لەسەر مادەگەری کە ئێستا هەموو دنیا ئیشی لەسەروەیە کە ئینسانەکان لەسەر مادەگەری دروست بکە ئینسانێکی مەسلحەت سیستممان لە بۆ دروست دەبی ئینسانەکەش دەبتە ئینسانێکی عنفوانی دەست خۆش بێ خۆمستا بەڕز دکتۆر ئەحمەد سۆفی کەمتر لە خوڵەکەک فرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە مسند ئیمامی ئەحمەد هاتیەوە لە مستدرک ئیمامی حاکم هاتیە بۆ موافقەی ئیمامی ذهبی کە فەرمێ سيأتي على الناس سنوات خداعات يعني ئەمە کەتینەتە ئەو ڕۆژگارەی کە پێغەمبەر فەرمیتی صلی الله عليه وسلم ئەو ساڵانە يعني ئەو ساڵان ساڵی فێڵ و فرتی زۆرن درۆزن بە ڕازگۆ دادەدرێ ڕازگۆ بە درۆزن دادرێ خائین بە ئەمین دادرێ ئەمین بە خائین دادرێ سێقە بە خەڵکی نەکەن هیچ شتێکی بەبێ شریعەتی خوای گەورە بێ پرسیارکردنی عولەمایان هیچ شتێکی باوەڕ نەکەن و هیچ شتێکی وەرنەگرن وەکو ئیسفەنجی نەبن هەرچی هات و هەمووی وەرگرن ئەزەش ئێوارێ مسلمان بیسی ببینە بیتە کافر ئێوارێ سبەینە مسلمان بی ئێوارە بیتە کافر خوای گەورە هەموو لایەکی پارێز دەست خۆش بێ خۆمستا بەڕزەوە سەرزگار خی گەورە سبحانه وتعالى لە قورآن کە فەرمێ وأعدوا لهم ما استطعتم من قوة ترهبون به عدو الله وعدوكم مفهوم چەمکەکەی بەو شێوازەیە کاتێک کە لەسەر ئاسی دەوڵەتان ئەگەر دەوڵەت بەهێز بوو دەوڵەتانی ترس زەعیف و لاواز بوون زۆر بە ئاسانیەتوانی ئەو دەوڵەتەی کە قووەتی هەیە دەزێژی بکاتە سەر لۆ ئەوەی کە بەسەریدا زاڵ بی بەڵام قورآنە فەرمێ وأعدوا لهم ما استطعتم من قوة بەڵام ئەگەر قووەتەکە هەمووی لە ئاستی یەک بوو ئەو کات سەرزەوی ئیقرار ئەکا و ئاشتی لە بەرامبەری تەسبیت ئەکا و جێگیر ئەکا نەک بەو مانایەی بێ کە ئاەتەکە هانی توندوتیژویان ئیرهاب بدات دەست خۆش بێ وەرە سپارێزەر کاکزانە ڕۆستایی توندوتیژی بەرهەم دێنێ و خراپترین زۆری توندوتیژی دەسەڵاتدارە بەرامبەر بێدەسەڵات تۆ کە دیلێکە دەکەوێتە بەردەست بێدەسەڵاتە تو دەسەڵات تێ تۆ کە ئەفسەرێکی پۆلیسیان ئاسایشی کەسێک گیراوە لە بەدەست بێدەسەڵات دەسەڵات تەیە حکوومەتێکی خاوەن تۆپ و تیارەی زۆر بەرامبەر میلەتێک ئەوە خراپترین زۆری توندتیژە یاساکان بەتەنها ناتوانن چارەسەری توندوتیژی بکەن ئەگەر هاتوو بنەما ئاینیە باشەکان ڕەساو نەکری لەو کۆمەلگای دەست خۆش بێخۆ بەڕزمان سازرار کۆتاوتی جەنابتان کۆتایەکەشە من توندوتیژی لەگە منداڵیشەوە پێغەمبەری خوای سەڵسەم دەفەرمیتن لە 7 ساڵی فێرنوێژی کە لە دەیلێ دەزانان دەفەرمونون لوتنیە لێ بدێت تا 10 ساڵی استدلال بەوە حەدیسەی دەکەن و چۆنیشی لێ بدەیە ئەگە ناوی خواهی نادەبی دەست هێڵ بگری لە وەختی تووڕەبوونی ناوی لێ بدەی نابی دەست برینکەی نابی سێ جار زیاتر لە سێ ئەوەی لێ بدەیت نابی لە یەک جێی بدەیت تەماشاکە جا ئیسلام ماشەڵڵا کۆتایی بەوەی دەینم يعني رويشتن سي رويشتن يعني وقصد في مشيك تنتو تيجي للرويشنيش تجروي برازينيا قصة قصة إن أنكر الأصوات لصوت الحمير برازينيا بدن ناو نيج أو عبادة جورة نابي دنقد برزكي يبي كبي أزيد بدي وأواني تنتو تيجيش لكان لحديث قدسي سيدي خواري رب العالمين وعزتي وجلالي لأن تقيمن من الظالم في عاجله وآجله
قسم بەزات و جەلالەتی خۆم کەمە تۆڵی لە ئەستەمکاری وەرەگرمەوە لە تیژڕەوەکان بەرامبەر بە میلەتیان بەرامبەر بە مەزنووەکان ئێستا و لە داهاتوو و ئەوانەی مەزنووە چیش ببینن فقدر ئەن ينصروا فلم ينصروا إلا تۆڵەیان لێ وەردەگرمەوە یا ربی خوا تۆڵەی مەزنووەکان وەرگریەوە لە تونند و تیژیمان پارێز هەرما مەساوەش باس کە بوون پێم سڵ لە غەزایە دەفرمو پیرێژن و پیرمەردەکان مەکوژن دار مەبڕنەوە مەسەلەن هەتا بەرامبەر جەماداریش بە عامیران نابی دار ببردرێ نابی شوێنی ئاودان تێک بدرێ نابی ژن بکوژێ ئەو ژنە دەکوژێ کە چەکی هەڵگرتیە بەس سەری دەبینی بنی نابینی پیرەمێر نابی بگوژێ کەلیسە نابی تێک بدرێ دەخاڵی عسکەری دانایە دەخاڵی عسکەری دەستت خۆشی مامۆستا بەڵێ بینەران نیاز و خۆشەویستی بەرنامەی پەیامی دڵان پەیامی ئەمجارەشمان بە پایان گەشت خوازیارین کە پەیامەکەمان گەشت بێ بۆی بتوانین وتەی ئەو مامۆستا بەڕێزانە کاریگەریش ئاوای هەبێت کە بتوانین هەرێک لە ئاسی خۆی نەرمونیان بێ بۆی کە خوددا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دایانەوێ ئاوا بژین سپاسی بینەریتانەکەین تا بێگەیشتنەمان لە بەرنامەیەشتر بەخوای گەورەتان ئەسپێرم والسلام علیکم ورحمة الله وبركاته